کەسێتی دکتۆر سیروان کەسێتیەکی گرنگە. مرۆڤ دەتوانێت لەسەر ئەم بنەمایانە کەسێتی دکتۆر سیروان بە هەند بگرێ، شێوازی بیرکردنەوە، شێوازی تێگەیشتن، پەیوەندی لەگەڵ دەوروبەر لەگەڵ مرۆڤدا، تێگەیشتن و دنیابینی بۆ مەسەلە ئینسانیەکان، بۆ مەسەلەی نەتەوەیی دیموکراتی، بۆ هزر و فەلسەفە، تێگەیشتنی لە شەڕ، تێگەیشتنی لە هونەر، تێگەیشتنی لە سەرجەم ئەو بوارانەی کە پەیوەندیدارن بە دۆزێکی ڕەوای گەلی کوردەوە یاخود حتا دۆزی کەسایەتی و تاکێک. بۆیە لە هەموو ئەم بوارانەدا قاڵبوونەوە و قۆڵبوونەوە و ئەندێشەی دکتۆر سیروان هەیە. ئەمە لە میانی نووسینەکانی، لە میانی ئەو وتارە بە نرخانەی هەر لە سەرەتای دەرچوونی ڕۆژنامەی وڵاتەوە کە نووسی بوونی ئەو ڕاستیە حاشا هەڵنەگرانە ئاشکرا دەبێت کە دکتۆر سیروان قۆڵبوونەوەیەکی زۆر گرنگی هەبووە. هاوکات دکتۆر سیروان هەمیشە زانیوێتی کە باشووری کوردستان لە نێو دۆخێکدایە تەنیا لە ڕێی هزر و فکر و ئایدۆلۆژیاوە تۆ دەتوانی کەسێتی ڕاست بکەیتەوە. بۆیە پرسی کەسێتی لە خودی خۆیدا چارەسەر کردبوو، دواتریش بەو قوڵبوونەوە و تێگەیشتنەی کە لە پرسی کەسێتی هەیبوو هەوڵی ئەدا لە سەرجەم بوارەکاندا کەسێتی و تاک بە بنەما بگرێت و خاڵە لاوازەکانی مرۆڤی کورد دەستنیشان بکات و لەسەر ئەو بنەمایە ڕێنمایی و ئامۆژگاری و چارەسەری بۆ تاکی کووردا بنێ. بەداخەوە شەهادەتی دکتۆر سیروان دەرەنجام لەسەر دەستی هێڵی خیانەت و چەتە و بەکرێگیرا و پاشبڕۆی کورد بوو. ئەم هێزانی باشوور هەر لە سەرەتای قوتبوونەوەیان لە نێو گۆڕەپانی سیاسیدا لە باشووری کوردستان هەمیشە لە هەوڵی ئەوەدا بوون نەیارەکانی خۆیان پاکتاو بکەن، تەسفیە بکەن، تیرۆر بکەن، سەرکوت بکەن، کەنارگیری بکەن. مێژوی ئەم هێزولایانە سیاسیانی باشووری کوردستان پڕێتی لەو پاکتاوکاری و تەسفیە و سەرکوتکردنە. ئیتر ئەم سەرکوتکردنە بەرامبەر بە کێ بووە؟ بەڵام بێگومان بەرامبەر بە مرۆڤە ئازادی خوازەکان بووە، بەرامبەر بە مرۆڤە بلیمەتەکان بووە، بەرامبەر بەو کەسانە بووە کە ویستویانە ئیرادەیەکی ئازاد و سربەخۆیان هەبێ، بەرامبەر بەو کەسانە بووە کە ڕەخنەگرێکی جددی بوون. دکتۆر سیروان خودی شۆڕش بوو لە باشووری کوردستاندا، خودی ئەنجامگیرکردنی شۆڕش بوو لە باشووری کوردستاندا. بۆیە ئەم هێزە خیانەتانە کە وابەستەی داگیرکەرانن لە کەسێکی بەو ڕەنگە زۆرە ترسان، لە دکتۆر سیروان زۆرە ترسان، چکە ئەیزانی کە ئەیانزانی زۆر باش کە ئەڵقەی لاوازی ئەم هێزانە لە باشووری کوردستاندا دکتۆر سیروانە. ئەوە دکتۆر سیروانە بە فکر و فەلسەفە و پراکتیک و شێوازی خەبات و تێکۆشان و سیاسەتی ئەتوانێت حەقیقەتی میلیگەرای سەرەتایی و نەتەوەپەرستی پاشبڕۆی بەکرێگیرا و ئاشکرا بکات و ئاشنای بکە بە گەل و بە تاکەکان و بە چین و توێژەکان کە ئەم هێزانە لە نێو چ دۆخێکی داگیرکەری و پاشبڕۆیەتی و میلیگەرایی و شۆڕشی چەواشەدان. هەر بۆیە بێگومان دکتۆر سیروانیان بە بنەماگرت دوای کەوتن لە هەموو دەقەوسانیەک لە دەرفەتێک دەگەڕان کە تیرۆری کەن، دواتریش تیرۆر کرا. لەلایەن کێوە پارتی دیموکراتی کوردستان دکتۆر سیروان دەمێ بوو پەتی ملکەچی پسڕاندبوو، دەمێ بوو پەتی سەرچەمانەوەی پسڕاندبوو، دەمێ بوو پەتی هەلپەرستی و بەرژەوەندی خوازی پچڕاندبوو. هەر ئەمەش بوو وای کردبوو کە لە نێو پەکەکەدا بتوانێت ئەو هێڵە ببینێتەوە و هێڵە بکاتە سەرمەشقی خەبات و تێکۆشانی خۆی. بە شەهیدبوونی ئەو مرۆڤ تا ڕادێکی زۆر دەتوانێت بڵێت چۆڵ بوو، خەباتگێڕێکی بەو ڕەنگە، تێکۆشەرێکی بەو ڕەنگە، شۆڕژگێڕێکی بەو ڕەنگە، سەرکردەیەکی ڕەسەن و پەتی وەرچەرخاوی بەو ڕەنگە هەروە بە ئاسانی لە باشووری کوردستاندا دروست نابێتەوە. بێگومان هێڵی خیانەت، هێڵی پاشبڕۆیەتی و هێڵی خێڵەکی و هێڵی میلیگەرا و هێڵی تیرۆر، هێڵی پاکتاوکاری کەسانی ئازادی خواست بە شەهیدبوونی دکتۆر سیروان ڕانەوەستان، بەڵکو هات بەدەیان تێکۆشەری تر، بەدەیان خەباتگێڕی تر، بەدەیان سەرکردەی تر، تا دواتریش شەهید دیار غەریب جارێکی تر لە ڕێی ئەم هێڵە خیانەتکار و بەکرێگیراوە بە پیلانگێڕی جارێکی تر کە ڕۆڵیان هەبوو، دەستیان هەبوو، جێگەیان نەبوو لە شەهادەتی، چونکە ئەمانە بەڕاستی لە مرۆڤی ئازادی خواز، مرۆڤی دیموکرات خواز، مرۆڤ دۆست و ژیان دۆست زۆرە ترسن. بێگومان دژایەتی کردنی هێڵی یەکێتی نەتەوەیی شتێکی تازە نییە.
یعنی ئەم هێزە وابەستانە ئەو هەلومەرجەی کە تایە دروست بوون و قوت بوونەوە هێنانیە نێو گۆڕەپانی سیاسی و هەلومەرجی ذاتی نین، هەلومەرجی مەوزوعین، هەلومەرجێکن کە دروستبوونیان داگیرکەری لە پشتەوەیە. کاتێک داگیرکەر ببێتە سەنگی مەحەکی جوڵە و کردار و ڕەفتار و سیاسەتی ئەم هێزانە، بێگومان داگیرکەر یەکێتی نەتەوەیی ناوێ، داگیرکەر ڕۆحی نەتەوەیی ناوێ، داگیرکەر هۆشیاری نەتەوەیی ناوێ. بۆیە ئەمانە هیچ کات بەوە هەڵنەساون، نەهەوڵیان بۆ یەکێتی نەتەوەیی هەیە، نەهەوڵیان بۆ بەرزکردنەوەی ڕۆحی نەتەوەیی و هۆشیاری نەتەوەیی هەیە، بەڵکو پێچەوانەکەی ڕاستە. بۆیە پیان داوترێ شۆڕشی چاواشە. ئەوە تا ئێستا لە بارودۆخەکان چین و توێژەکانی کۆمەلگا بە زۆر بەداخەوە تا ڕادێکی زۆر هۆشیاری نەتەوەییان نییە. هەستێکی نەتەوەیی هەیە، بەڵام هەستە نەتەوەیەکەش هەستێکی حەماسی کاتیە، هەستێکی ڕۆژانەیە. هۆشیاری نەتەوەیی لە ڕێی فکر و ئایدۆلۆژیاوە دروستە بێ. ئەم هێزانە بە درێژایی مێژوو خاوەن پەرتووکێک نامێکەیەکی هزری فەلسەفی نین کە گزارش لە هۆشیاری نەتەوەیی و ڕۆحی نەتەوەیی و هەستی نەتەوەیی بکات. بۆیە ئەمانە بێگومان لە دژی یەکێتی نەتەوەیین. کاتێک لە دژی یەکێتی نەتەوەیی بن، ئەو کاتە هەر هێزێک هەوڵدانی هەبێ بۆ یەکێتی نەتەوەیی، بۆ ڕۆحی نەتەوەیی، بۆ هۆشیاری نەتەوەیی، بێگومان ئەمانە لە نێوی دەبن. بەچی لە نێوی بن؟ بێگومان بە سەرکوتکردن، بە پاکتاوکاری، بە تیرۆر. بۆ ئەوەی تیرۆری بکەن بێگومان سیخوڕی دەکەن، سیخوڕی بۆ داگیرکەران دەکەن، سیخوڕی بۆ دژمنان دەکەن، خۆیان لە نێو خۆیاندا سیخوڕی دەکەن بەسەر کەسانەوە.